مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. سعات 11:30 چوومە ناو جێگاوە، دەوروبەری سعاتسی بەیانی بەدەم ئازارێکی زۆرەوە بێدار بوومەوە. سوزان لە لامەوە نەبوو، پەتۆیەکەی هەڵدا بووە. جێگا چۆڵەکەی چەرشەفەکانی ژێری لە سار دەچوون. تروسکە ڕووناکێکم لەژێر ئەو دەرگایەوە بینی کە بەسەر ئۆفیسا بچووکەکەی مندا دەکرایەوە. پاشان گوێم لە دەنگی پێیپەتی بوو کە بەسەر ئەرزەکەدا دەڕۆی. بێگومان بە دیار مێزەکەی منەوە وەستا بوو. کاغزەکانی منی ژێرە و ژوور دەکرد و ئەوی دەخوێندەوە کە شەوی ڕابردوو نووسی بووم. ئەم بیرۆکەیە زۆر بێزار و بێتاقەتی کردم. با خەیاڵ وام هێنایە بەرچاو کە بەسەر کاغەزە پەرتووکەکانی مندا دانەویوەتەوە و ئەو ڕستە و دەستەواژە سوا و ناڕوانانەی کە بە زەحمەتێکی زۆر نووسی من لەگەڵ فەساحەت و بەلاغەت و شێوازی سوار و ڕەوانی غەزەبی گالاردا بەراورد دەکات. بەدەم تەوسخەنەوە شانەکانی هەڵدەتەکێنێ و گاڵتە بە من دەکات. هەرکە گوێی لا کۆکەی من بوو خێرا هاتەوە وتی: خۆم زڕابوو، چوم خۆم بە خوێندنەوە مەشغوڵ بکەم، بە سوزان قەڵسم، بە دنیازیەکانی سوزان، لوودبەرزی و قۆرە دەماخیەکانی، بغز و کیناپەنهانەکانی هەناسەم لەبەردەبڕن. بۆی ڕقی لێمە چونکە شەریکە ساوانی منە، بە سووکی تەماشام دەکات، چونکە بە ئامۆژگارەکانی ئەوم کرد سوزان لایەنگری گالار دەکات بۆ ئەوەی من بە تەنیا مەسئولێتی ئەو چاوانە هەڵگرم کە ئەو پێی کردم. ئەمە زوڵمێکی ئاشکرایە، بەڕاستی ناڕەوایە، چاوانباری ڕاستەقینە سوزانە، چونکە ئەگەر ئەو نەبوایە من هەرگیز کتێبی کەسێکی دیکەم بە ناوی خۆمەوە بڵاو نەدەکردەوە. وێ ڕای ئەمەش من عەزاب دەکێشم، بە تاقی تەنیا عەزاب دەچێژم، لە جیاتی ئەو لە جیاتی خۆشم عەزاب دەکێشم. هەر هەموو ئەو شتانەی دەیان نووسم بێکەڵک و پوچن، فایدەی نییە. دەبێ یا دەستبەرداری شانازی بم یان دەبێ ئەو نامانەی کە لای سوزان و نایەوێ بە منیان بدات بە ناوی خۆمەوە چاپ و بڵاوی بکەمەوە. بە هەر حاڵ بەو نامانە ڕەوشم خراپتر نابێت. ئێمە خەتاکەمان کردووە با ئەمەشی بێتە سەر. خەتا هەر خەتای ئیدی کەمێ با زیاتر بێ یا تۆزێ کەمتر فەرقێکی ئەوتۆ ناکات. خۆ ئەم دوایین دزیە ناچیزە دەرفەتی ئەوم دەداتێت تا دووبارە لە وەهم و خەیاڵی شۆڕەت دابژیم. ئەمڕۆ ڕۆژنامەنووسێک هاتە ماڵەوە. سوزان لە هەفپەیڤینەکەدا ئامادە بوو. کاتێ ئەو پیاوە نەناسە بە منی وت: مامۆستای بەڕێز. سوزان لە ژوورەکەەوە دەرکەوت و شەق دەرگاکەی لە دوای خۆیەوە دابەیەکدا. مرۆڤ پێویستە کارە نەنگینەکانی خۆی وەکو عیب و کیماسیەکی جستەیی قبول بکات و لەگەڵی ڕابێت، وەکو ئەوەی نەخۆشیێکی درێژخایەن بێ، وەکو چۆن هەندێ دزێوی دەرونی، هەندێ عیبی بەدەنی، هەندێ خوخدەی نەنگینی خۆی خۆش دەوێ. بەو ئاوایە ئەوانەی خۆش بوێ دەبێ بتوانێت با خەیاڵی ئاسوودەوە بە شانازی و سەربەرزیەوە هیچ و پوچ بێ، گوێ بە هیچ بەهایەک نەدات. نامەکان من ئەو نامانم دەوێ سبەی لە سوزانیان داوا دەکەم. جورئەتم نەکرد نامەکان لە سوزان داوا بکەم. کاتێ چەکمەجەکانم کردنەوە هەستم کرد کە ناو کاغزەکانم گەڕاوە. سوزان جاسوسیم بەسەرەوە دەکات تا زیاتر لێم بێزار بێ. هەموو ئەم بەیانیەم باگەڕان لەو ئەلبومە بەسەربر کە سوزان ئەو پارچە ڕۆژنامە و بڵاوکراوانەی تیا هەڵگرت بوو کە دەربارەی غەزەب نووسرابوون، بەڵام نەمدۆزیەوە. سوزان با قسەی خۆی گوایە نازانێت لەکوێی داناوە، دەڵێت ماوەیەکی زۆری بەسەرا بووریوە. بێگومان ئەلبومەکەی سوتاندووە تا بەڵگا مادیەکانی ئەو سەرکەوتنە لەناوبەرێ کە ئەو نکۆڵی لێ دەکات و دانی پێدانانێ. سوزان بە دەنگێکی وشک و تەوز ئامێزەوە دووبارە دەڵێت: باشە تۆ چ پێویستت بەم ئەلبومە هەیە؟ دەتەوێت جورئەتی لێوە وەربگری یان دەتەوێت خۆزیا بە ڕابردوو بخوازی؟ وێنەیەکی خۆمم با دیواری ئۆفیسەکەمەوە هەڵواسی بوو. ئەم وێنەیە لە ڕۆژی خەڵاتەکەی موپاساندا لە وەشانخانەکەی پەریوردا گیرا بوو. لە وێنەکەدا لە ناو ڕۆژنامەوان و وێنەگرا خەندانەکاندا وەستا بووم. ئەمڕۆ ئەو وێنەیەم لە تەنەکەی خۆڵەکە دابینی. سوزان وتی وێنەکە زۆر زەرد بوو، بە تەواوەتی پووا بوو. پێم وانە بوو ئەوەندە بەلاتەوە گرنگ بێ. ئەمڕۆ سوزان چوو بۆ دەرەوە. ئەمەم با هەلزانی تا هەڵ بدەم نامەکانی گالار بدۆزمەوە، بۆیە بەپەلەو وەکو دزێکی شەڕانی هەموو چەکمەجەکان گەڕام. بەدەستانی لە ئارەقەدا هەڵکشاو هەموو جلەکانم ژێراوژوور کرد، بینیان گەڕام. سەری پاکەتی میکیاجەکانم هەڵدایەوە، جانتاکانم کردنەوە. هەرچی نامەیەکمان بۆ هاتبوو هەر هەموویم خوێندەوە نەبوو.
دڵم لە سینەمدا شێتانە و بە چاو لێی دەدا چەند جارێک وا بە خەیاڵم داهات ئێستا دەبورێمەوە و دەکەومە سەر ئاردی کاتێ ئاسانسۆرەکە ڕێک لە نهۆمەکەی ئێمە داوەستا وام هەستکرد فیشەشێکم بەرکەوت و تەختی ئەرزەکەی کردم بەڵام باش بوو ژنێکی هاوسێمان بوو کە لە بازار دەگەڕایەوە ئیدی نیشانەی خاچم کێشا و کەوتما هەڵگرتنەوەی ئەو شتانەی کە پرش و بڵاوم کردبوونەوە هەڕەشە و مەترسێکی پەنهان لە ماڵەکەماندا هەبوو وام زەندەبەر لاپڕێکا بە هەموو قورسێکی خۆیەوە بەسەرما دەڕمێ و پان و پلیشم دەکاتەوە سرم دێشێت زۆر کەم دەخەوم کاتێ دەجوڵێم واوێ نادەکەم سەهۆڵاوێک کە لە نیگای کێنەکێشانە و چپە دووی کۆنگ پێک هاتووە دەشڵقێنم کاشکێ سۆزانم هەر نەناسیبە ئەم شەو لەگەڵ سوزاندا قسەم کرد شەوێکی گەرم بوو پەنجەرەکان کرابوونەوە یادی ڕابردووی جوان و پرشادیم لە زەینا زیندوو بووبەوە ئەو سابر لە درۆ ساختەکاریەکەمان چەند شاد بووین چەند متمانەمان بەیەک و چەند یەک دڵ بووین چەند بەدڵ و بەگیانێکمان خۆش دەویست یادی ئەو گونجان و تەباییە دڵگیر و یادی ڕەفتاری ئارامی سوزان کە لە سوچێکی ئۆفیسەکەدا شتی دەچنی کەمێک ورەی پێبەخشیم چوومە لایەوە دەستم خستە سەرشانی لە ترسا ڕاچڵەکی وتم دەمەوێت قسەیەکی جدید لەگەڵدا بکەم بەبێ بوومالەتیەوە چاوانی هەڵبڕی شەکەت و ماندوو کە سەردار دەهاتە بەرچاو دڵم بە حاڵی دەسووتا وتم سوزان من زۆرم هەوڵدا بەڵام دەبێت دان بەوەدا بنێم کە توانای ئەومنیا ڕۆمانێک بنووسم لە ئاستی غەزەبدا بێ باشە دەتەوێت من چی بکەم سەرەتای گفتوگۆیەکەمان خراپ بوو هەڵوەستەیەکم کرد و پاشان زمانێکی نەرم و خۆش و قەناعەت بەخش لەسەری ڕۆیشتم قازان چی تۆش وەکو من لەمەدایە کە شۆرەتی من دوای سەرکەوتنی کتێبی یەکەمم هەر بەردەوام بێ بۆچی چونکە ئەگەر من چاوپۆشی لە نووسین و بڵاوکردنەوە بکەم ناچار دەبین بگەڕێنەوە سەر ژیانە هەژارانە و خاکیانەکەی جارانمان بیرت لەوە کردوتەوە ئەم پاشەکشەیە چ دەگەێنێ چ لێکەوتەیەکی دەبێ تۆ هەموو دۆست و بەناوبانگەکان و ئاشنا و ڕۆشناکانت یەک بەیەک لەدەست دەدەی خانەوادی مارتینە و ئەوانی دی دەرگای ماڵەکانیانت لێدا دەخەن داوەتی چا ئاهەنگان و ڕێوڕسمی بازاری خێرخوازیت ناکەن خۆ ئەوان لەبەر پارە و دەوڵەتەکەی تۆ یان بەهرە و داهێنەری تۆ داوەتم ناکەن ئەدی لەبەر چییە لەبەر خاتری خودی خۆمە سوزان بەلوودبەرزی و قۆرە دەماغیەوە لە سەراپای ڕوانیم سرم دانەوان دووتم تۆ ساویلکەی کەوا وێ نادەکەی ئەوان لەبەر ئەوە تۆیان دەوێ چونکە بابەتی ڕۆژی بۆیە بابەتی ڕۆژی چونکە من بابەتی ڕۆژم ئەگەر من نەتوانم لەسەر شانۆ بمێنم هەردووکمان دەکەوینە پەراوێزەوە باوەڕ ناکەم تۆ ئەمەت پێخۆش بێ حەز بەشتی واکەیت بێ ئەوەی لێو لە بەریەک هەڵبێنێ دەستی بە پێکەنین کرد و وتی نا هەڵبەتە پێم خۆش نابێ بەڵام ئەگەر هیچ چارێکی دیکە نەبێ ناچارین مل بدەین